بەڵێم کاتان بە شیوادارم هەمووتان لە خۆشی و شادیدا بن بەخێر بێنەوە بۆ گەڕێکی دیکە لە ئەمڕۆدا کە دەمان هەوێت لەو گەڕەتدا تەواوی گۆڕانکاریەکانی جیهان بە شێوەیەک لە شێوەکان ئانالیزێکی کورتی بۆ بکەین و ئەو گۆڕانکاریانە زۆر گرنگن لە ڕۆژی ئەمڕۆماندا چونکە بەڕاستی جیهان بەرەو مێژووەکی تایبەت دەڕوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە جیهاندا جەمسەرەکان گۆڕانکاریان بەسەردادێ ئەمە لە دوای جەنگی جیهانی دووەمدا دەبینین جیهانێکی دوو جەمسەری دروست دەبێ و لە دوای لە کۆتایی نۆدەکاندا تەماشا دەکەین لە سەرەتای لە کۆتایی هەشتاکاندا تەماشا دەکەین جیهان گۆڕانکارێکیکەی بەسەدادێ بلوکی سۆسیالیزمی بنیات نراو واتە کۆمونیزم لە ناو دەچێ هەڵدەوەشێتەوە جیهان بەرەو یەک جەمسەری دەچێ پاشانی شەڕی کوێتکە بەسەرداهات ئەمریکا ئەتوانین بڵێن زلهێزبوونی خۆی لە هەموو جیهاندا سەلماند و لە تقریبەن 10 ساڵی ڕابردوودا رووسیا ویستی ستۆپێک لە بۆ ئەمریکا و خۆر ئاوا و ئەوروپا دابنێ بە تایبەتی لە ناوچەی نفوزی خۆی کە شەڕی ئۆکرانیای لێککەوتەوە. ئێستا کە تەماشا دەکەین شتێکی نوێ هاتوتە ئاراوە ئەویش ئەوەیە کە چین لە هەندێک بواردا بە پێش ئەمریکا کەوتۆتەوە بەڵام لە هەندێک بواردا هێشتا تۆزێکی ماوە بەڵام چین بە شێوەیەکی خێرا بەرەو پێش دەچێت لە هەموو بوارەکاندا لە بواری دیپلۆماسی لە بواری سیاسی لە بوارەکانی سەربازیدا لە بواری بازرگانیدا و لە بواری پیشە سازیدا تەماشا دەکەین بەرەو پێشەوە دەچێت کەچی ئەمریکا بەرەو دواوە دەچێت لە هەموو ئەو بوارانەدا لە بواری متتەفیق و هاوپەیمانیدا لە بواری ئاکتۆرێکی باوەڕ پێکراوەوە بۆ باوەڕ پێنەکراو و لە بواری وڵاتێک کە سیستەمی جیهانی ڕێکخستنی سیستەمی جیهانی هەم بارە ئابوووریەکەی هەم بوارە سیاسیەکەی تێک ئەدا ئارامی تێک ئەدا سەرۆکێک دەڕفێنێ ئێستا کە خەریکە سەرۆکێکی دیکە بڕفێنێ کە ڕەوف کاسترۆیە برای فیدل کاسترۆیە 94 ساڵە بۆ ئەوەی کوباش بە شێوەی ڤێنزوێلا ببە لە هەمان کاتدا لە پڕەوە لەگەڵ ئێراندا دەنیشی دانوستاندن دەکا بەڵام ێستا دانوستاندن کۆتایی پێنات و زۆر لەیەک نزیکن لە پڕەوە بە هەزاران بۆمبە فڕێداتە سەر ئێران ئەمانە هەر هەمویان وایان کرد کە هێزێکی گەورە لە جیهاندا قید بێتەوە ئەویش چاینای شی جینگپینگە لە 2021 ئەو مانگەدا شی جینگپینگ و ڤلادیمیر پۆتین چەند بەڵگەنامە و ڕێککەوتنێکی استراتیژی واژە و پشتڕاست کردەوە لە سەردانی پۆتین بۆ بەیجینگ بابەتە سەرەکیەکان بریتی بوون لە هاوکاری جیۆپۆلۆتیکی یەکگرتووی ئابووری و دژایەتی سیستەمی ئەمنیەتەکانی سەرکردایەتی ئەمریکا ئەمە زۆر گرنگە جاری یەکەمە لە بەڵگەیەکی وادا بە ئاشکرا بگوترێ دژایەتی سیستەمی ئەمنیەتی سەرکردایەتی ئەمریکا ئەو بەڵگەنامە استراتیژیانە زۆر گرنگن کە لەوێدا هاوپەیمانی جیهانی فرەقوتبی دژ بە دەسەڵاتی ئەمریکا لە بەندی یەکەمدا نووسراوە هاوپەیمانی جیهانی فرەجەمسەری دژ بە دەسەڵاتی ئەمریکا واتە چاینە ئەڵێ ئێستا کە تۆ بە تەنیا جەمسەرێکنی ئێمە چەندین جەمسەرین وا دیارە چاینا نایهەوێ ببێتە جیهان ببێتە دوو جەمسەر بەڵکو دەیەوێت فرەجەمسەریەک هەبێ چونکە هەم چاینا وەکووتم هێشتا هەندێک بۆشایی ماوە بۆی لە هەموو بوارەکاندا بە پێش ئەمریکا بکەوێتەوە نایهەوێ لەو ماوەیەدا خۆی تووشی ئاڵۆزیێکی زۆر گەورە بکە لە هەمان کاتدا چاینا پێویستی بە کۆمەڵێک هێزە یەک لەوانەش رووسایە بەرازیلە هیندە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا هێزە هەرێمیەکانن وەکو ئێرانە
لە بۆ هەندێ ئێستاکە تەماشا دەکەین باس لە جیهانی فرەقوتبی دەکەم. گرنگترین بەشی ڕاگەیاندنەکە بانگشەی ڕێکخستنی جیهانی فرەقوتبی واتە ڕێکخستنی جۆرێکی نوێی پەیوەندی نێودەوڵەتی واتە سیستەمێکی نوێ لە پەیوەندیە نێودەوڵەتەکاندا. هەردوو حکوومەتەکە ڕاخنیان لەوە گرت کە بە پێی ئەوان ئەمریکا بە شێوەی تاکرایەنە کار دەکات و هاوپەیمانەکانی وەک ناتۆ بەکاردێنێت بۆ سیاسەتی بڵۆکبەندی. خاڵی دووەمی فراوانکردنی هاوکاری استراتیژی گشتگیر. چۆن چین و رووسیا پەیمانیاندا هاوکاری استراتیژی گشتگیر و قوڵتر بکەن لەوانە هاوەهەنگی دیپلۆماسی لە نەتەوە یەکگرتوەکان بەیەکەوە کار بکەن، ڕاوێژ و هاوکاری سەربازی و ئەمنیەتی، هاوکاری تەکنۆلۆژی، هاوکاری هەواڵگیری و ڕاگەیاندنی استراتیژی. پێشتر بەر لە جەنگی ئۆکرانیا پێشبینیەکان بۆ ئەوە دەچون کە ئەمریکا دەتوانێت سەرکەوتوو بێ لە نێوان رووسیا و چیندا ناکۆچی دروست بکەوە لە دواییدا لەگەڵ رووسیا ئیتیفاق بکە دژ بە چینە، چونکە رووسیا هەڕەشەیەکی بەو شێوەیە نییە لە هەموو بوارەکاندا لەسەر هەژمونگەرایی ئەمریکادا. بەڵام تەماشامان کرد شەڕی ئەمریکا و خۆر ئاوا دژ بە رووسیا کە ئێستاش ئەم شەڕە بەردەوامە ڕاستە ئەمریکا هەڵی ئێمە ئەو شەڕی ئۆکرانیا دەستپێرینە ئەوروپیەکان بە ئەوروپیەکان بیکەن، بەڵام ئەمریکا خۆ نەکشاوەتەوە. ئێستاکەش سیایی لەوەیە دوسێ ڕۆژ بەر لە ئێستا کات لە راپۆرتەکاندا بە ئاشکرا دەرکەوت خۆ بە یارمەتی سیایی هەوڵی تیرۆرکردنی پوتین دراوە. لەو حاڵەتەدا ئەمە نیشانی ئەدا کە ئەمریکا گەشتۆتە ئەو خەناتە ئیتر لەگەڵ رووسیا ئیتیفاقی استراتیژی ناکرێ و ناتوانن ڕێگا لە ئیتیفاقی استراتیژی نێوان رووسیا و چینە بگرن. واتە ئەمریکا ئەو تەڵەیە کە لە بۆ چینای دانابووە بەخۆی تێیکەوت. چۆن ئەو تەڵەیە کە لە بۆ ئێرانی دانابوو بەخۆی تێیکەوت، ئەو تەڵەیە لە بۆ رووسیاشی دانابوو بۆ ئەوەی رووسیا بکشێنێتە لای خۆی بەرامبەر بە چینە بەخۆی تێیکەوت. ئێستا کە رووسیا لە لای چینە و لە هەمان کاتدا هاوکاری ئابووری و بەرگری لە سزا ئابووریەکان یەک لە چەکەکانی ئیمپریالیزمی ئەمریکا سزا ئابووریەکانە. لە بەرامبەر ئەوەدا تەماشا دەکەین ئەوە 5 ساڵە رووسیا و چین بەیەکەوە کار دەکەن و چین رووسیای پاراست لەوەی کە ئەمەی لە ئەفغانستان ڕوویدا دووبارە نەبێتەوە. واتە کێشەیەکی زۆر گەورەی ئابووری لە رووسیا ساز نەبێ. لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەو بۆشایە پڕ کردەوە و لەو بەڵگە استراتیژیەدا باس لە چەند خاڵێک دەکرێت لەو بارەوە زیادکردنی بازرگانی نێوان هەردوو وڵات زیاتر یعنی سەروتر لە 200 میلیارد دلار کەمکردنەوەی پشتبەستن بە دۆلاری ئەمریکی. ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە و لەمە دووە چینە و رووسیا و ئێران و بەرازیل و هەموو ئەو وڵاتانە دەیان هەوێ بازرگانی لە دەرەوەی دۆلار ئەنجام بدەن. ئەمە پشتی دۆلار دشکێنێ کە لە دوای سەرباز دەتوانین بڵێن چی هەری گەورە بە دەستی ئەمریکادا دۆلارە. ئێستا دۆلارەکەش دەشکێ و بەکارهێنانی دراوی نیشتیمانی لە مامەڵەکانیاندا. ئەمە زۆر زۆر گرنگەواتە ڕوبڵە و یەنگ و ئەوانە. بەهێزکردنی زنجیرەی دابینکردنی بۆ بەرگری لە سزا ئابووریەکان واتە لە هەر شوێنێکدا سزایەکی ئابووری خرایە سەر ئێرانوان، خرایە سەر عێراق، خرایە سەر رووسیا لەوێدا هەوڵ بدەن ئەو سزا ئابووری کون بکەن. چۆن لە 1994 بەدواوە چین سزای ئابووری سەر ئێرانی تاڕادێک کون کردووە. لە هەمان کاتدا خاڵی چوارم هاوکاری وزە کە زۆر زۆر گرنگە بابەتێکی سەرەکی بۆ هاواهەنگی گازوونەوت کە چین زۆر زۆری پێویستە، رووسیاش پێویستی بە فرۆشتنیەتی ڕێککەوتنی درێژخایەن بۆ هەناردەکردنی وزە، هاوکاری بنەڕەتی و ڕێگای ئارکتیک و لە هەمان کاتدا پرۆژەی گازی پاوەر ئۆف سیبیریا 2 لە ئارادایە کە ئەمە پرۆژەیەکی زۆر زۆر
گەورەیە و پرۆژەیەکە بە تەواوەتی لە دەرەوەی هەژمونی ویانیش دەسەڵاتی وڵاتانی خۆر ئاوادایە. خاڵی پێنجەم یەکگرتووی تەکنۆلۆژی پیشەسازی واتە زیرەکی دەستکرد AI پیشەسازی تەکنۆلۆژی بەرز ئاسمانگەری و فڕۆکەسازی ژێرخانی دیجیتال هاوکاری زانستی گۆڕینەوەی پەروەردە لە ساڵی 2026-2027 وەک ساڵانی پەروەردە دیاریکراون واتە هەردوولا لە قوتابخانەکانی یەکتریدا داخوێنن زمانەکانی یەکتری فێر دەبن لە زانکۆکان تا ڕادەیەکی زۆر ئەنتیگرا دەکرێن. هاوکات هاواهەنگی لەسەر ململانەی جیهانیەکان ئەمە خاڵی دواییە بەڵام گرنگیەک لە گرنگترین خاڵەکانە واتە لەسەر ململانەیە جیهانیەکان رووسیا و چین لە مەودوا بەیەکەوە دەبن ڕەخ نەگرتن لە پیلانەکانی بەرگری موشکی ئەمریکا وەک گۆڵدن دۆم و بانگەوازی بۆ خۆگرتن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نامەیەکی استراتیژی فراوان دژ بە سیستەمی ئەمنیەتی ڕۆژئاوا. ئەمە زۆر گرنگە، یعنی لە کاتێکدا ئەمریکا دەیەوێ کوباش بە شێوەی ڤێنزوێلا ببە رووسیا و چین ئەڵێن ئێمە ناکەوینە ئەو تەڵەی سەردەمی شەڕی سارد کە کەوتینە ناوێ واتە ئەو کاتە رووسیا ویانیش سۆڤێت لە هەموو شوێنێکدا وجودی هەبوو. بۆ نمونە ساڵانی 60ەکاندا کاتێک ئەمریکا ویستی کوبا ئابلۆقە بدە لە ڕێگەی دەریاوە هێزێکی نرد ئەو هێزە لە دەریاوە هەموو کوبای ئابلۆقەدا، بەڵام یەکێتی سۆڤێت کەشتی سەربازی خۆی نرد هێزە ئەمریکیەکەی لە ناو دەریاوە ئابلۆقەدا و چەکی نوکلری لەناو کەشتەکانیاندا هەبوو. ئەمریکا ناچار بوو کشایەوە، بەڵام ئەوە مەسرفێکی زۆر لەگە خۆی دێنی. ئێستا کە چین و ئەمریکا ئەڵێن کوبا زۆر لە ئێمە دوورە، ناتوانین ڤەنزوێلا زۆر لە ئێمە دوورە، ناتوانین مداخەلەی بکەین، بەڵام لە شوێنی دیکە تەماشا دەکەین بەیەکەوە کار دەکەنەوە سووربوونێک لەو بارەوە هەیە و پێم وایە ئەمە بابەتێکی تەکتیکی نیە، بابەتێکی استراتیژیکە. هەر لەبەرەوەی هەر باسی کوبامان کرد باسی بکەین. تۆمەتێک دراوەتە بەر سەرۆکی کوبا ڕاول کاسترۆی 94 ساڵی کە لە ساڵی 1996 کاتێک وەزیری بەرگری کوبا بووە دەستی هەبووە لە خستنە خوارەوەی دوو فڕۆکەوە لە ناو ئەو دوو فڕۆکەنەدا سێ هاوڵاتی ئەمریکی مردوونە. بەگشتی ئێستاکە دوای ئەو هەموو ساڵە دۆناڵد ترامپ ئەمەی زیندوو کردوتەوە کە ڕاول کاسترۆ بگرن و ڕایکێشنە بەردەم دادگا. بەڵام لێرەدا وەکو وتمان لە ڤێنزوێلاش بینیمان ئەمە پەیوەندی بەوە نیە. پەیوەندی بەچیەوە هەیە سیاسەتی ترامپ لە ڕاستیدا بە ئاشکرا دانی بە شکستی ئەمریکا داهێناوە. ئەمریکا ئیتر پۆلیسی جیهانیە، ئەمریکا ئیتر پاترۆن و باسی جیهانیە، ئەمریکا ئیتر شێری جیهانیە، بەڵام ئەمریکا دەیەوێت لە ناوچەی خۆی دەسەڵاتی هەبێ. کاتێک لە ناوچەی خۆی دەسەڵاتی هەبێ دەبێت لە ناوچەکانی دیکەدان بە دەسەڵاتی هێزەکانی دیکە بنێ، وەکو دەسەڵاتی رووسیا وانی سێبەری رووسیا بەسەر ئۆکرانیەدا، سێبەری چاینا بەسەر تایواندا. لەو حاڵەتەدا تەماشا دەکەین مەسەلەکە بەو شێوەیە. هەر لە بۆ هەندێش دەیەوێت کۆمەڵێک پێشتر CIA چوو لە هاڤانا لەگەڵ کوبا دانیشت و کۆمەڵێک داواکاریان لێکردن، بەڵام هاڤانا ڕەتی کردەوە داواکاریەکانی CIA ڕەتکردنەوە کە هەتاوەکو ئێستا زۆر ڕانەگەێنراون. بەڵام تەماشا دەکەین دوای ئەوە ئەمریکا ئابلۆقەیەکی زۆر بەهێزی خستە سەر کوبا کە سوتەمەنی لە بۆ ناچی ئەمە بۆتە هۆی بڕانی کارەبا، چونکە کارەبا لە کوبا تاوەکو ئێستاش لە بۆ پیشەسازی بە تایبەتی کارەبایی سوتەمەنی بەکاردێ و ئابووری لەناو خۆی کوبادا خراپ بووە. ئێستاکە قسە لەسەر گۆڕینی
ڕژێم دەکەن باس لەوە دەکەن کە حکوومەتی ترامپ بە ئاشکرا خوازیاری گۆڕنی سیستەمی سیاسی لە کوبایە وتەی وەک پێش ئەوەی درەنگ بێت ڕێک بکەون ئاماژەدان بە وەرگرتنێکی هاوڕێیانە ینی بە شێوەیەکی برادرانە بە شێوازێک وەرگی کە بۆ ئەوەی حکوومەتەکە تەسلیم ببێ و تەماشا دەکەین ڕووس و چین پشگیری لە کوبا دەکەن بەڵام ئەم پێم وایە ئەو پشگیریە نابێتە پشگیریەکی واقعی و جەستەیی و فیزیکی دەبێتە پشگیریەکی بە قسە لە نەتەوەی گرتوەکان دیپلۆماسیدا تا ڕادەیەکە ڕنگ بێ ئابووریش بوێ هەردوو وڵاتی رووسیا و چین بە ئاشکرا پشگیریان لە کوبا کرد دژ بە فشارەکانی ئەمریکا رووسیا واشنگتۆنی بە بەکارهێنانی هەڕەشە و سزا ئابووری تاوانبار کرد و بەڵێنی پشگیری کوبایدا بەڵام چۆن چین ڕخنەی لە تۆمەتبارکردنی ڕاول کاسترۆ گرت و دژی هەر جۆرە هەڕەشەیەک و زۆرەملێک وەستایەوە و تەماشا دەکەین ئامادەکاریەکی سەربازی لە کوباش هەیە بەرپرسیاران و مێدیای کوبا باس لە ئامادەکاری بۆ بەرگری لە دوورگەکە کردووە چونکە کوبا دوورگەیەکە بەڕاستی کوبا وڵاتێکی زۆر بچووکە لە بۆ هەندێ ئەگەر هێرشێکی ئەمریکا ڕوو بدا ئێستاکە ئامادەکاریەک هەیە بۆ بەرگریکردن بەڵام ئەمە تا چڕادێک ئەنجام دەدرێ جارێ بەڕاستی نازانین ئاڵۆزیەکانی کوبا بەگشتی پەیوەستن بە دەستێوەردانی ئەمریکا لە ڤێنزوێلا لە ساڵی 1926 لە سەرەتای 26دا مرملانەی فراوانترین نێوان ئەمریکا و حکوومەت دژبە ڕۆژ ئاوایەکان وە نزیکبوونەوەی کوبا رووسیا و چین و ئێران لێ یەکتری بەگشتی ئێستاکە ئەوەیە هەواڵی دیکەمان لەسەر ئۆکرانیایە هەروەکو باسم کرد ئەمریکا ینی ئێمە گەلێک جار ئەڵێن ئەمریکا متتەفیقەکانی ناپارێزی بەجێیان دێڵێ ئیتیفاقیان لەگەڵ ناکە ئەمەیان ڕاستە بەڵام معنای ئەوە نییە بە تەواوەتی دەستیان لێبەرەدا بە شێوەیەکی دیکە بەکاریان دێنێتەوە بۆ نمونە تەماشا دەکەی ئۆکرانیای بەخۆ بەجێهێشتووە بەڵام CIA هەر لەوەیە تا ڕادەیەک ناتۆ لەوەیە یعنی ئەمریکا لەوەیە و لە هەمان کاتدا ئەمریکا لە ڕێگەی ئەوروپا ئەو کارانە دەکات لە ڕێگەی چێ دەکا لەبەر ئەوەی ئەوروپا کێشەی سەرکردایەتی هەیە سەرکردایەتیەک نییە لە ئەوروپادا بە کاریگەر بێ بتوانێت نوێنەرایەتی هەموو ئەوروپا بکەوە بە قسەی هەبێ لە بەرامبەر ئەمریکادا لە بۆ هەندێک تەماشا دەکەی یەکێکی وەکو فرێدریش مێرز کە ڕاوێژکاری ئەڵمانیایە بە ئاشکرا پێشنیازی کردووە کە کۆمیسیۆنی ئەوروپا ئەنجومەنی یەکێتی ئەوروپا و ئەنجومەنەکانی دیکە هێزێکی تایبەت دروست بکەن بۆ ئەوەی ئەم هێزە ببێتە ئەندامێکی هاوبەش یەکێتی ئەوروپا لە ئۆکرانیا واتە هێزێکی ئەوروپی دروست بکەین با لە ئۆکرانیا بچێ جەنگ بکە و ئەمەشیان بەڕاستی بابەتێکە کە تەماشا دەکەین نیشانمان ئەدا ئەوروپا تا چ ڕادەیە کەوتۆتە ناو زەڵکاوی سیاسەتی ئەنگلۆ ساکسۆنەکان بە تایبەتی ئەڵمانیا و ئەڵمانیا یەک دوو ژاپۆنیا کە هەردوو وڵات بە تاوانبار دەناسران لەلایەن ئەمریکاوە بە تاوانباری جەنگی جیهانی و لە بۆ هەندێ نەدەبووە چەک دروست بکەن ئێستاکە ئەو ئەمریکایە چەک دەداتە ئەو دوو وڵاتە مەترسیدارە گوایە یەکێکیان هەڕەشەی چاینای لەسەرە مەبەستم ژاپۆنیایە و یەکێکیان هەڕەشەی رووسیای لەسەرەکەویش ئەڵمانیایە بەڵام بە گشتی تەماشا دەکەین بەڕاستی ئەمریکا و ئیستیخباراتی بەریتانیا لەوەدا سەرکەوتووە کە چۆن بتوانن ئەو کارە بکەن و ئەوە ئەمە تا ڕادەیەک لەو بارەیەوە تورکیاشن خستۆتە ناو زەحمەتیەکەوە زەحمەتێک لە جاران زیاتر رووسیا ئێستا بڕیارێکی هەیە تورکیا سزا بدا لەبەرەوەی درۆنی بە ئۆکرانیا فرۆشتون هەرچەندە ئەو درۆنانەی تورکیا لە چاو ئەو درۆنێکی ئێستا ئۆکرانیا بەخۆی دروستی دەکا و پیشەسازی درۆنی ئەڵمانیا و بریتانیایی لە پشتا هیچ نییە ئەو درۆنەی ئێستا
ئۆکرانیا دروستیەکە درۆنێکی زۆر پێشکەوت و زۆر بەهێزە بێگومان درۆنەکانی رووسیاش زۆر بەهێزن یعنی رووسیا خەریتەی درۆنی ئێرانی شاهیدی کڕی بەڵام شاهدی زۆر پێشخستووە کە شاهد ئێستاکە بە شەو دەتوانێت ببینی دەتوانێت تا ڕادەیەک بە چەند مەترێک ژێر زەمینەکان ببینێ دەتوانێت لە ناو خانوەکاندا بزانێت کە مرۆڤی ڕۆح لەبەر هەیە یان نا یعنی ڕۆح لەبەر هەیە مرۆڤ بێجان یان نەمرۆڤی حتا بەشێکی ئەتوانێتن چەکەکان سکەین بکە لە بۆ هەندێک هەردوولا گرنگیان بەمە داوە و ئێستاکە تەماشا دەکەین لەو بارەیە پێشبڕکێکی زۆر گەورەی چەک هەیە ئەمەیان بەرەوچۆ دەچێت نازانین بەڵام رووسیا سوورە لەسەر ئەوەی کە تورکیا سزا بدا ویانیش شتێکی لە تورکیا دەوێ ویانیش دەیهەوێ گەمەیەک بکە بە تورکیا دەزاری نازانین چونکە ئەمەش دەبێ بەڵام گشارێکی خستۆتە سەر تورکیا تا ڕادەیەک پابەندی رووسیا تاقا ناوەندی نوکلەری کە لە دەرەوەی رووسیا هەبێ لە ئاکۆینەوە لە تورکیادا ئێستا خەریکە یەکێکی کەش دروستەکە لەوێ کارەبا ساز دەکا لە بۆ تورکیادا و لە هەمان کاتدا S400 رووسی هێشتا لای تورکیادایە تورکیا ناوێری دەری بێنی لەناو قوتودایە لە هەمان کاتدا تەماشا دەکەین بریتانیا و ئەڵمانیا هەوڵێکی زۆر دەدەن کە تورکیا لە مەسەلەی ئۆکرانیادا دژ بە رووسیا بگلێنن و پێویستیان بە هێزێکە لە بۆ هەندێ لە مانگی تەموزدا دەبێت کۆبوونەوەی ئایندەی ناتۆ کە تایبەت دەبێت بە ئۆکرانیا و رووسیا لە تورکیا ئەنجام بدرێت هەواڵێکی دیکە کە باس لەوە دەکەین هەژمونگەرایی ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ تووشی کێشە دەبێت هەژمونگەرایی ئیسرائیلیش تووشی کێشە دەبێت ئیسرائیل ڕۆژ بە ڕۆژ ئەو ئیسرائیلە کە پێشتر وڵاتێک و نەتەوەیەکی مەغدور بوون لەسەر بنەمای مەغدوریەت دروست ببوون و بڤە بوو ئۆتۆباسی ئیسرائیل کە ئێستاکە لەو ئەوڕۆپایە تەماشا دەکە ڕۆژ بە ڕۆژ نەفرەتکردن سزادان دژ بە ئیسرائیل دروست دەبێت لەناو ئەمریکادا تەنانەت یعنی کەسێکی وەکو کاملا هارس کە بخۆشی نیو جوولەکەیە بە ئاشکرا بڵێ لە سایەی بێشەڕەفی ئیسرائیلدا ئێمە تووشی ئەو کێشەیە بوون مەبەستی ئەو شەڕەیەکە ئێستا ئەمریکا توش بوو لەگەڵ ئێراندا نە ئەتوانێ ئاشتی لەگەڵ بکە نە ئەتوانێ هێرشی زیاتریشی لە بۆ بکە هەردوو لایەن کێشەیە کەسێکی وەکو کاملا هارس بڵێ ئیسرائیلی بێشەڕەف ینی زۆر گرنگە بەڕاستیەوە ئەمە کەینێ هەبووە لە مێژوودا بەڵام تەماشا دەکەین ئەمڕۆکە لە ئەوروپادا تا دێت ڕۆژ بە ڕۆژ دژ بە ئیسرائیل هەڵمەتەکان کاردانەوەکان زیاتر دەبن ئەمڕۆکە ژمارەیەکی بەرچەو لە ئەندامان یەکێتی ئەوروپا داوای سزادانی ئیتامار بن گڤیر واتە وەزیری ئاسایشی نیشتیمانی ئیسرائیل دەکەن بەهۆی مامەڵەکردنی لەگەڵ ئەو چالاکوانەی کە لە کاتی هەوڵدان بۆ شکاندنی گەمارۆی دەریایی وڵاتەکە بۆ سەر غەزە دەستگیر کرابوون وەزیری ڕاستڕەوی تونڕەوی ئیسرائیل ڕۆژی چوارشەممە کەوتە بەرهێڕشی تونڕۆیی دوای ئەوەی ڤیدیۆیەکی لە کەناڵی X بڵاو کردەوە و دەردەکەوێت گاڵتە بە چالاکوانانی فلۆتیلە دەکا لە کاتێکدا ناچار کراون ئەژنۆیان دابەزێن و دەستەکانیان لە پشتەوە بەستراوەتەوە بنگڤیر لە گرتە ڤیدیۆیەکەدا دەڵێت بەخێربێن بۆ ئیسرائیل ئەمەش بووە هۆی ئیدانەکردن لە چەندین پایتەختی ئەوروپادا و ئێستاکە تەماشا دەکەین هەڵمەتێکی زۆر هەیە بۆەوەی سزا بدرێ و دوای بڵاوبوونەوەی ئەو پۆستە سەرۆکوەزیرانی ئیتالیا جۆرجیا مێلۆنی کە کەسێکی
لایەنگری ئیسرائیل دەناسرا پێشتر ئەم دیمانەیە بە قبول نەکراو ناوبرد و داوای ئازادکردنی دەست بەجێ ئەو هاوڵاتیە ئیتالیانەی کرد کە دەست بەسەر کراون. هەروەها ڕۆژی پێنجشەممە کەسایەتی سیاسیەکانی سەرتاسەری بلۆکەکە داوای سزادانی سەرخودی بن گڤیریان کرد. و ئەمە نیشانمان ئەدا کە تا دێت لۆبی ئیسرائیلی لە دەرەوە هەژمونی ئیسرائیلی کاریگری ئیسرائیلی لە دەرەوە دەکەوێتە ژێر سفر. هیچ کەس ئیتر بە ئیسرائیل معجب نییە، هیچ کەس ئیسرائیل بە مەخدور نازانێ. ئەمەیان بابەتێکی زۆر زۆر گرنگە کە مرۆڤ بە شێوەیەکی واقعیانە بیبێنێ و لەسەر ئەو بنەمایش ئەگەر بیهێوی خوێندنەوەیەک بۆ سیاست بکە لەسەر ئەو بنەمایە بیکە. بابینە سەر ئێران مشتەبا خامینەی ڕێبەری باڵای ئێران بە پشتبەستن بە دوو سەرچاوەی پلە باڵای ناو حکوومەت ڕایگەیاندووە کە یۆرانیۆمی پیتێنراو دەبێت لە ناوخۆی وڵاتدا بمێنێتەوە. دەوترێت بۆ چوونی ڕێبەر ڕنگدانەوەی کۆدەنگیە لە ناو ئیدارەی ئێراندا. پرسی یۆرانیۆمی پیتێنراو هێشتا یەکێک لە خاڵەسەرەکیەکانی ناکۆکی نێوان ئەمریکا و ئێران. ئەمەش پێشکەوتنەکانی دانوستاندن و پرۆسەی ئاشتی وەستاندووە. ئەمریکا داوا دەکات لایەنی ئێرانی دەستبەرداری پەرەپێدانی بەرنامە ئەتۆمیەکەی بێت و کۆگەکانی ئێستا یۆرانیۆمی پیتێنراو تەسلیم بکات. تاران پێداگیری لەسەر ئەوە دەکات کە بەرنامەکە ئاشتی خوازانێ و سرنجی سەر پەرەپێدانی وزەیە، بەڵام نزیکەی 440 کیلۆگرام یۆرانیۆمی پیتێنراوی کۆ کردوتەوە کە ئەمە ئاستێکی بەرزترە لە پێداویستیە مەدنیەکان. بڕێکی لەو شێوەیە بە ئەگەرێکی زۆرەوە لە ڕێگەی دروستکردنی نزیکەی 10 بۆمبی ئەتۆمی لێساز دەکرێت. ماوەیەکە هیچ هەڵوێستێکی فەرمی لەلایەن ڕێبەری ئینقلابەوە سەبارەت بەو ملانەیە نەبوو، وەک ڕۆیتەرز جەختی لەسەر کردەوە ئەو فەرمانە دیارە تازە دەرچووە. ئەمەش نیشانمانەدا کە ئەمریکا ئێران ئامادە نییە بەڕاستی لە بۆ ئەمریکا خۆی شل بکە و ئەمە نیشانمان ئەدا ئەگەری زۆرە ئەمریکا و ئیسرائیل هێرشێکی دیکە ئەنجام بدەن. پێش ئێستا دۆناڵد ترامپ دانی بەوەدانە کە خەریک بوو هێرش بکە، بەڵام قەتەر، بەحرین، ئیمارات، سعودیا هێرشەکەیان پێڕاگرتووە لەبەر ئەوەی دەزانن ئەم جارە هێرشەکە بکرێ. ئێران ئەڵێ ئێمە خەتی تەکتیکی نوێمان هەیە، ینی شوێنی نوێمان هەیە لە بۆ پەلاماردان. ئەو شوێنە نوێ چیە نازانین، بەڵام بە احتیمالێکی زۆرەوە ئەکرێ بابل مەندەب بێ. بابل مەندەب ئەگەر هێرشی بکرێتە سەر بەڕاستی ئەمە پەک بخرێ 1-2 ئەمە گرانیەشی زۆر زۆر گەورە لە جیهان دێتە ئاراوە و ئێستاکە تەماشا دەکەین هاوڵاتیانی ئەمریکا بە تایبەتی ئەوانەی کشت و کاڵ بەرهەمدێنن کێشەیەکی زۆر زۆر گەوریان بۆ ساز بۆ چونکە بەشێکی زۆر لە پەینی کیمیاوی لە دورگەی هورمزەوە دەپەڕێتەوە دەگاتە ئەمریکا. ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە لە بۆ هەندێک تەماشا دەکەین. ئەو جوتیارانەی کە پێشتر دەنگیان بە دۆناڵد ترامپدا بوون لە ناو ماگاکاندا دەنگێکی زۆریان بەرز کردوتەوە لە هەمومان کەدا بنزین گران بۆ لە ئەمریکادا. من لە بەرنامەکانی پێشودا باسم کردووە ئەگەر ئێمە لە ئەوڕۆپا ڕۆژێک 2 لیتر بنزین بەکاردبێنین، ئەمریکیەک 20 لیتر بەکاردێنی. ئەوە پێشتریش وە بۆ ئێستا شوایە لە بۆ هەندێک کاردانەوەکە زۆر زۆر گەورەترە. گرانبوونی بنزین کاریگەریشی زۆر زۆری لەسەر من نییە. بە ئۆتۆمبیل ناسمە بڕوکسل بە شەمەندە فەر دەچم، بە ئۆتۆمبیل کچەکەم نابەمە مەکتەب، بە پایسکل دەیبم، بە ئۆتۆبیس دەیبم. لە ئەوروپا تا ڕادەیەکێ، بەڵام لە ئەمریکا ئەمە تا ڕادەیەکی زۆر خەڵکەکە پەیوەستە بە ئۆتۆمبیل و بەکارهێنانی بنزیندا. ئەمانە بابەتی زۆر زۆر گرنگن، هەتا وەکو ئێستا نازانین بەڕاستی لە ئایندەدا ترامپ چ بڕیارێک دەدا. هەواڵی هەری گرنگ و نزیک لە ئێمە دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی ئەنقەرە بوو کە ئەمڕۆکە پێنجشەممە بە شێوەیەکی کاتی
ئوزگور ئۆزەلی لە پارتی کۆماری گەلی ئۆپۆزیسیۆن جەهەپا ڕاکرد. واتە ئوزگور ئۆزەر چیتر سەرۆکی جاپەنیا ئەوەی کە دوێنێ و پێرێ باسمان دەکرد دەقەومێ لە تورکیادا گۆڕانکاریەک ڕوئەدا ئەو گۆڕانکاریە پەیوەندی بە 100 ساڵی داهاتوی تورکیا هەیە نەخشەی تورکیا بە تەواوەتی دەگۆڕێ و سیستەمی تورکیا لە سیستەمی کەمالی وەردەچەرخێ بۆ سیستەمی ئەو پیاوەی کە پێش کەمال ئەتاتورک بەنیاز و بێتە سەردەسەڵا بەڵام شکستی هێنا دوایی کوژرا واتە ئەنوەر پاشا تەماشا دەکەین بەڕاستی ئەوەی ئەنوەر پاشا دەیویست ئەمە خەریکە پەیتە لە تورکیا دروستە بێ واتە تورکیایەکی ئۆتۆریتەر تورکیایەکی کەمتر حیزب حیزبی ئۆپۆزیسیۆن حیزب ئۆپۆزیسیۆنەکان دەبێ بە تەواوەتی ملکەتی دەسەڵات بن و لەناو ئەو تورکیایەدا نابێ فرەجەمسەری و دیموکراسی و تۆلێرانسەت و گفتوگۆ و دامەزراوەی هەبێ واتە پەرلەمانیش نابێ کاریگەری هەبێ و لە هەمان کادا دەبێ سیاسی بێقیمەت بکرێ واتە سیاسی وەکو کوردستانی عراق وەکو عراق نەبێتە کەسێک کە سیاست دەکات سیاست چیە واتە گۆڕانکاری جا هەیە گۆڕانکاری گەورە دەکات دەستوری بنچینەی دیگۆری هەیە لە یاساکان دروست دەکا و دەیانگۆڕی و بەرچاویان دەخشنیتەوە بەڵام لە تورکیادا ئەمانە هیچیان نابن هەمویان ئێستاکە بە قەرارنامەیەکی سەرۆک کۆمار دەکرێن کەواتە ئەندامی پەرلەمان ئێستاکە جگە لە بیرۆکراتێک هیچ نییە وەکو ئەندام پەرلەمانەکان یەکێتی و پارتی و گۆڕان و نەوەی نوێ شوێ و نازام ئەمانە هیچ ڕۆڵێکی نابێ بەڵام هەروەکو بینیمان کە ئوزگر ئۆزەر لەو ماوەیە زۆر هەوڵیەدا ئەمە تێک بشکێنێ و ئیکرەم ئیمامۆغڵو ئێستاکەش لەناو زینداندا بە هاوارەکە قێڕەکە ئەڵێ وەرنە سەرجادا هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام بدەن فلانە بێ بەڵام پێم وابێ کار لە کارترازاوە و جەهەپە ئێستاکە باجی ئەو کارە نەئەدا کە پێشتر کردوێت یەک لەو باجانە پێشتر ڕێگای بە میت داوە هەمیت ئامادە بێ هەموو لێکۆڵی نوێک لەناو جەهەپە بکەواتە ئەندامێکی جەهەپە چۆ هوتێل لەگەڵ کچێک ڕستمی بگرن ناو هوتێلەکەشدا ڕستمی بگرن ژوورەوە چی کردووە ڕستمی بگرن لە حەمامیش ڕستمی بگرن حسابی ئەوەی نەکردو میت ئەمڕۆکە بەشێکە لە دەسەڵات بە تایبەتیش دوێنێ بەشێک بۆ لە دەسا ئەمڕۆکەش وایە بەڵام بە تایبەتی دوێنێ یانی لە سەردەمی هاکان فیداندا بەشێک بووە لە دەسەڵاتی ڕەزەب تەیب ئەردۆغاندا ئەمڕۆکە لە بەرامبەردا بەکاردێنن یەک لەو شتانێک کە ئێستا بەکار هاتووە گوایە ئوزگر ئۆزەر کاتی خۆی لە ڕێگەی پارە بەخشینەوە هاتوتە سەر دەسەڵاتی جەهەپە کەمال قەلەجدار ئۆغڵیان لە کار دەرخستووە ئێستا کە دەبێ کەمال قەلەجدار ئۆغڵو بێتەوە کەمال قەلەجدار ئۆغڵو لە چاو ئەو سەرۆکەی ئێستادا زیاتر نزیکی دەسەڵاتە یعنی چۆن نزیکی دەسەڵاتە ڕاستە قێرە خێر دەکا قسە دەکا بەڵام هەوڵەدا هەندێک شت بشکێنی مەسەن سەرۆکی ئێستا ئاڵێ جگە لە ئیکرام ئیمامۆغڵو کەس کاندید نییە لە بۆ سەرۆک کۆماری بەڵام ئەو باسی کەسانی دیکە دەکا و هەر کەس دەزانی کەسانی دیکە کە ببن کاندیدی سەرۆک کۆمار لە بەرامبەر ئەردۆغاندا دەبەزن چونکە کەسانی بێتوانان کەسانی هیچ پوچن لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەم گۆڕانکاریە ئێستاکە لە تورکیا هەیە لە تورکیادا کورد و بزوتنەوەی کورد و بزوتنەوەی چەپ و ئۆپۆزیسیۆن و بە تایبەتی ئۆپۆزیسیۆنی کەمالی ئۆپۆزیسیۆنی ئەلمانی ئۆپۆزیسیۆنی دیموکراتی دەبێ ماڵی بکرێ دەبێ میلی بکرێ دەبێ یەرلی بکرێ یعنی بکرێتە هی خۆیان لە بڤەبوون دەربهێنرێ و ئەمە تەسەوڕێکی گشتیە لە بەرنامەی پێشودا باسم کرد تەسەوڕێکی 100 ساڵەیە لە بۆ تورکیای ئایندەدا بۆ ئەوەی تورکیای ئایندە هیچ بۆشاییەکی لە ناو دانەمینێ وەکو دەوڵەتێکی مرکزی بمێنێتەوە چونکە ئێستاکە عراق وەکو دەوڵەتی مرکزی نەماوە پارتی و یەکێتی و شیع و سوننە وەکو سەرەتان لە ناویدانا نایڵم ببێتەوە دەوڵەت سووریا هەڵوەشاوەتەوە دەبێتەوە دەوڵەت نابێتەوە دەوڵەت هەرچەندە تورکیا لە پشتەوە زۆر داعفیادا بیکاتە دەوڵەتێکی مرکزی بەڵام ئیسرائیل لە پەناوە لە ڕێگای دروزەکان لە ڕێگای کوردەکاندا دەتوانێت ڤیرۆسی سەرەتانی لە ناودا بچێنێ نێڵی بێتە دەوڵەت و ئێران سبێنێت تووشی چ دەبێت هەڵدەوەشێتەوە ئەویش هەڵدەم وەکو عراق سووریا لە دەیاننا جارێ نازانین
تورکیا حسابی ئەمە دەکات بۆ ئەوەی ئەمە ڕوونەدا دەبێت لە ناوخۆ لە دەرەوە لە هەردوو شوێندا دەبێ هەموو کەلێن و قوشبنەکان بگیرێن بۆ ئەوەی دەوڵەت بە مرکزی بمێنێتەوە، دەوڵەت دیموکرات نەبێ، دەوڵەت لامەرکزی نەبێ، دەوڵەت پارچە پارچە نەبێ، ئۆپۆزیسیۆن و مۆپۆزیسیۆن نەبن، ئەلیت هەبێ، ئەلیتەکە هەموو شتێک بکە یەک ئۆجەلانیش لەناو ئەو هەموو ئەلیتەدا شتێکی بەرکەوتووە، بەڵام ئەڵێن تایبەتە بە کۆنتڕۆلکردنی پەکەکە نەک زیاتر، تایبەت نییە بە کێشی کورد بەتەنیا تایبەتە بە ماڵیکردنی پەکێکە. ئەمە قسەی من نیە، ئەمە قسەی دەوڵەت باخسەلیە. ئەو قسەی تا چ ڕادەیەک لە بۆ لاینگرانیەتی لە بۆ ئەوانەیەتی ئەو تورکە ناسیۆنالیستانەیە کە گوشاری بۆ دێنن و یانیش حقیقەتە جارێ ئەمیان نازانین. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین بە گشتی لە کۆتاییدا دەمەوێت ئەوە بڵێم کوردەکان لە نێوان دەوڵەتی سەر بەخۆیان لە نێوان ناسیۆنالیزم دابڕان لە ناوەند و دەوڵەت و ئاشبوونەوە لەگەڵ دەوڵەتدا قەتیس ماون. بۆ نمونە ئێستاکە ئەوە دیعاەیە جارێ ڕاست نییە، هەتا وەکو ئێستا بەڵگەیەکی ڕوون نییە کە حکوومەتی سووریا بەتەنیا ئامادەیە 4 کورسی بداتە کوردەکان لە پەرلەماندا، خۆی 10 کورسی لە بۆ ئیارەتی حەسەکە داناوە، واتە حەسەکە جزیرە کە عەرەب و ئاشوری کورد لە خۆ دەگرن، 10 کورسی لەناو ئەوانەدا ئەڵێن 5 کورسی لەلایەن ئەحمە شەرعەوە دیاری دەکرێن و دەمێنێتەوە 5یان 4 ئەمانە ئەو 5 و 4 ڕەنگ بێ یەکێکیان لە بۆ عەرەبەکان بێت 4 لە بۆ کوردەکان بن، واتە لە هەڵبژاردندا بەتەنیا 4 جێگا هەیە لە بۆ 4 کورسی لەناو ئەو هەموو ڕۆژ ئاوایدا. ئەمە وەکوتم دەنگویە هەندێک ڕۆژنامەنووس دەریان خستەوە، بەڵام ئەوەمان لێ ناشارێتەوە کە کوردەکان پرۆژەی ناسیۆنالیزمی کوردی لە هەر 4 بەشی کوردستاندا سەرکەوتوو نەبووە، شکستی هێناوە. حتا لە کوردستانی عێراقدا پرۆژەی ناسیۆنالیزم شکستی هێناوە. ئەوە نیە 2 ساڵە حکوومەت دروست کراوە هەڵبژاردن کراوە حکوومەتیان پێ دروست ناکرێت، ئەوە نییە بە ئاشکرا ئەڵێن ئایا دوو زۆنی باشیان خراپە. کەناڵە ڕسمیەکانی یەکێتی و پارتی باز دەکەن، کەواتە مەشروعی دەکەن پەیدا کەواتە شتێک نییە بە ناوی کوردستان، کەواتە شتێک نییە بە ناوی هەرێمی کوردستان، شتێک هەیە بە ناوی هەرێمی جەلالی و هەرێمی مەلایی خەلاص و بڕایەوە. کەواتە پرۆژەی ناسیۆنالیزمی کوردی لە دوای کۆماری کوردستانەوە، لە دوای شێخ سەعیدەوە، لە دوای شێخ حەفیدەوە تەماشا دەکەین تووشی کێشەیەکی زۆر گەورە بووە، حتا وەکو ئێستای هێناوە. ئەویش ئەوێ بەردەوام ململانێکردن لەگەڵ ناوەند و ئێستاکە زۆر جار گلەی لە من دەکەنێتۆ نمونەی ئەزەریەکان دێنیەوە، بەڵام ئەوە ڕۆژ ئاوا هەموو شتێکی سووریا قبول کرد، 4 کورسیان دانێ و یانی ئەوە پەکەکە هەموو شتێکی تورکیا قبول کردووە هیچی نادەنێ. کە ئێمە نمونەی ئەزەریەکان دێنەوە، ئەخر ئەزەریەکان هیچ کات لە بەرامبەر ئێران شەڕیان نەکردووە، ئێمە 100 ساڵە شەڕ دەکەین. ئەزەریەکان هیچ کات دژی ناوەند نەبوونە، لە کاتێکدا ناوەند نەبوو، ناوەند لاچوو بوو، بە تەنیا ڕژێمێک لە ناو چەند کۆڵانێکی تاران دەسەڵاتداری هەبووە، کۆماری ئەزەربایجان دروست بووە. بەڵام کاتێک پەیتا ئەو ڕژێمە ناوەندگەراییە بەهێز دەبێتەوە، کۆماری ئەزەربایجان پەیتا خۆی هەڵدەوەشێتەوە، یەک جاریش خۆی تووشی ڕوبەڕوو بوونەوە ناکە، بەردەوام پەیام دەنێری، وەفد دەنێری، ئەوان دێنە لای ئەو دەچێتە لای ئەوان لۆبی دەکە، ئەڵێن ئێمە ئێرانین، ئێمە لە ئێران جارێکیکە دانابڕین هەڵناوەشین، وەڵام کوردەکان لەو کاتەوە شەڕیان کردووە و دوای ئەوە دیسە شەڕیان کردوتەوە لەگەڵ شا و کاتێک کۆماری ئیسلامی دیسە شەڕیان کرد. من ناڵم لێرە چێ حەقە و چێ ناحەقە، من باسی حقیقەتەکە دەکەم و ئەمە وای کردووە کە کوردەکان بەتەنیا چاویان لەوە بێ هەڵ و مەرجێک لە دەرەوە ڕووبدا، ئەو هەڵ و مەرجە یارمەتیان بدا بۆ ئەوەی ئەوان بگەن بە مافەکانیان. بەڵام تەماشا دەکەین سەرباری 15 ساڵ لە سووریادا ئەوە ئەنجامەکەی بوو و سەرباری ئەوەی هەموو هەڵ و مەرجێک لە ئارادا بوو لە کوردستانی عێراقدا و بوو لە دەستوریشدا هەیە هەرێمی کوردستان، بەڵام تەماشا دەکەی پرۆژەی ناسیۆنالیزمی کورد جێبەجێ نابێت. دوو زۆرمان هەیە ئەوانەی گلەی لە یەکێتی و پارتی دەکەن، هەر ئاخری هەر یەکێتی و هەر پارتی وانە هەر لە دەوروبەری یەکێتی و پارتی دەسوڕێن، خۆ شتێکی جیاوازتر ناڵێن. چیان شتێکی جیاواز نێ کە ئەمە ئۆپۆزیسیۆن شتێکی جیاوازتر دەکات،
دەکایان ناکە هیچ ناکەن هەر هەمویان لە دەوروبەری یەکێتی و پارتی دەسوڕێنەوە و یەکێتی و پارتیش وەکو وتمان ئێستاکە پرۆژەیەکی نەتەوەی کوردیان پێ دروست نابێت کەواتە پرۆژەی نەتەوەی کوردی نییە هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەن ئێستا کە ژانی ئەوە دەچێشێن لە ڕۆژ ئاوە ژانی ئەوە دەچێشن لە کوردستانی تورکیاشدا سبەی لە شوێنەکانی دیکەش لەوانەیە هەموو ئەمە ڕوبەڕوو ببێتەوە لە بۆ هەندێک من چەند جار ئەڵێم ئەگەر کەسانی بەتوانە کەسانی بەجەسارەت لەناو ئۆپۆزیسیۆندا هەبن ئەو لەناو حیزبەکاندا ببورن ناو حیزبەکاندا هەبن وانش دەروبەری حیزبەکاندا هەبن باشتر وایە بەڕاستی ڕەخنە لە خۆ بگرن دان بەوە دابنێن کە ئەمە شکستێکی زۆر گەورەیە و قبولی بکەن کە ئەوان شکستیانەوە بۆ ئەوێ ڕێگا بکەنەوە خەڵکی دیکە بێت خەڵکی دیکە بێ چارەسەری دیکە بدۆزێتەوە هەڵومەرجی جیهان وایە نە چایناکەت نە رووسیاکەت نە ئەمریکایەکەت نە ئیسرائیلەکەت هیچ کامیان ئامادە نین ئەمڕۆکە بەرژەوەندیەکانی خۆیان بە قوربانی تۆ بکەن هەموو چاوەکان لەسەر ئیسرائیل بوون ئیسرائیل لە 5 مانگی جانیوەری چوو لەگەڵ تورکیا و لەگەڵ سووریا ڕێککە و ئێستاکەش ڕێککەوتن هەیە ڕاستە لە ڕێککەوتنەکەدا هەندێک نیگەرانی بەردەوام دەکەن بەڵام ڕێککەوتن هەیە ئەمانە دەوڵەتن ڕێککەوتن لەگەڵ دەوڵەت دەکرێت ڕێککەوتن لەگەڵ ئاکتۆری نادەوڵەتی ناکرێ پاشان ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا ناکرێت بەڕاستی پێتان بڵێ لەگەڵ ئەمریکا چۆن ڕێککەوتن دەکری وەرە بە شێوەیەکی زانستی پێم بڵێ ئەمریکا وڵاتێک نییە ڕێککەوتن لێ بکەیت ئێستا کە ئێران وا دەڵێ لەبەرەوەی عاقڵن چاینیەکان وا دەڵێن چونکە چاینیەکان لە چاو ڕووسەکان میلەتێکی عاقڵن ڕووسەکان عاتفینە بەڕاستی قەبەنە عاتفینە پوتین بەخۆی ئەڵێ فێڵیان لێکردین فێڵیان لێکردن یعنی تۆ ئەحمەق بووی دەوڵەتەکەت ئەحمەق بووە فێڵی لێکرا وەکو کوردەکان چۆن بەردەوام بڵێ فێڵیان لێکردن فێڵیان لێکردن لە سیاسەتدا یعنی تۆ ئەحمەقی هیچی دیکە نییە لە بۆ هەندێ ئێرانیەکان ئێستاکە و چاینەکان ئەڵێن ئەمریکا ئەو وڵاتە نییە کە بتوانێت ئیتفاقی لەکەی بۆ وڵاتە نییە لەبەرەوەی ئەتۆ ئیتفاق لەگەڵ چێ دەکەی لەگەڵ حکوومەت دەکەی بەڵام لە ئەمریکا شتێکی کە هەیە لە ئەمریکا اتفاقت لەگەڵ حکوومەت کرد معنای ئەوە نییە ئەتۆ اتفاقت لەگەڵ دەوڵەت کردووە واتە دوای 4 سەر ئەو حکوومەتە ڕۆ یەکێک هات هەڵی دەوەشێنیتەوە ئەتۆ لە ئەمریکادا کۆنگرێست هەیە سێناتت هەیە دادگای دەستوریت هەیە دەبێت لەگەڵ ئەمانە هەمیان اتفاق بکەیت و هەڵومەرجی ئەمەش لە ئارادان نییە لە بۆ ئیسرائیل تا ڕادەیەک هەیە بەڵام لە بۆ هێزەکانی دیکە نییە نەبوو لە بۆ هەندێک لەو چارچێوەیەدا مرۆڤ تەماشای بابەتەکە بکە باشتر دەبێ ئیدی مەسەلەکە لەو چارچێوەیەدا من هەڵی دەسەنگێنم سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون تکایە هاوڕێیان هەوڵ بدن هەر کەس لە ئاستی خۆی بابەتەکانمان لەسەر سوسیال میدیاکانی خۆی شێر بکە کەناڵی هیوا خۆشناو نەک لە ڕێگای مەسینجەر وەتسئاپ و فێسبووکەوە بەڵام ناوەکەی بنووسن ئێستا ناوی من چۆن نووسراوە ئەو ناوە بنووسن لەسەر یوتیوب و یانیش ئەو ناوە بنووسە لە بۆ هاوڕێکت بنێرە بە ئەو بەخۆی لەسەر یوتیوب کەناڵی بدۆزێتەوە ببێتە فۆلۆوەر باچی چیتر نەڵێم سوبسکرایب چونکە زۆر کە سوبسکرایب بەوە تێگا کە ئەگە پارە نەدەی ناتوانانی بیکەوە بیبینیان شیاشوە ئەسڵ و ئەساسی نییە من بە هیچ شێوێک لە فێسبوک بەرنامەی دوور و دێژ ناکەم بە تەنیا یوتیوب بەکاردێنم چونکە فێسبوک جێگای ئەوە نییە شتی جددی و دوور و درێژ و قوڵی تێدا باز بکەی هاوڕێنی بەڕێستکایە هەوڵ بدەن ڤیددیۆکانمان لایک بکەن بە دۆست و هاوڕێنیان بناسێنن دۆست و هاوڕێن تەنهان بدەن بۆ ئەوەی ئەوانیش ئاشنایەتی پەیدا بکەن لەگەڵ کەناڵی یوتیوبی هیوا خۆشنەوە و کەناڵەکە سوبسکرایب بۆتە فۆلۆوەر بکەن هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ دەخوازم بەڕاستی کاتم نەما بۆ ئەوەی تەماشای پرسیارەکان بکەم بەڵام ئەوانەی پرسیاریان کردووە و من ناتوانم ئێستا وەڵامیان بدەم ئەتوان پرسیارەکەیان دووبارە دوای داخستنی ئەو لایفە لە بەشی چاتدا لە کەناڵ یوتیوب بنووسنەوە من هەوڵەدەم لە 1-2 ڕۆژی ڕابردوودا وەڵامیان بدەمەوە زۆر سوپاسدانەکەم هەر بژین کاتێش خۆش